بەڵە بەڕێزان هەر سەبارەت بە کەمبوونەوەی ڕێژەی ئاو لە هەولێر گفتوگۆ لەگەڵ ئاری ئەحمەد قادر بەڕێوەبەری گشتی ئاو ئاوەڕێی هەرێمی کوردستان دەکەین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە کاگاری سڵاوت لێبێت لە هەولێر ڕێژەی ئاو کەم بووە بۆ چەند هۆکارێک سڵاو لە ئێوە لە بینەران و بیسەرانشتان بەڕاستی چەند هۆکارێک هەیە بەڵام دوو هۆکاری سەرەکی لەو بابەتە یەکەمیان بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەو ماوەیە کە ماوەی هەفتەیەک دەڕۆژ دەبیتن ئاستی تەڵەب لەسەر ئاو زیادی کردووە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان و لە هەولێریش بە تایبەتی و بابەتی دووەمیش ئەم چەند ڕۆژە وەکو ئاگادار بوون دیار بوو پرۆسەیەک هەبوو چاکسازی لە چەند محەتەی کارەبا و غاز دەکرا بۆ بەم هۆیەوە ئاستی دابشکردنی کارەبا یان پێدانی کارەبای نیشتیمانی بە شێوازە متەناوە بکەیت و بە شێوازە ئەو فیدەرانی کە بەردەوام و لە بیرەکانی بەشێکی بیرەکانی وی لەسەرا کەمی کردبەوە ئەمە ژوای کردبووکەوە ئینتاجی ئاومان کەم بێتن لەو شوێنانی کە بیرە باشە چکە پرۆژەکان 24 کاتژمێری کارەبایان هەیە بەڕان ئەو شوێنانی کە بیرە کێشە و گرفتیان هەبووە باشە کاگاری ئەو کۆی لە هەواڵەکەی پێشەوەی گفتوگۆ لەگەڵ بەڕێستان بکەم ینی کێشەی کارەبا کە لە پێدانی ماوەکانی پێدانی کارەبا کەمی کردوە بۆی هۆکارێک ئەنی ئێستاوە چاکراوەتەوە باش بوو لە بەرامبەرێکدا سوپاسی پشو درێژی خەڵکیان کرد ینی کێشەی ئاو چارەسەر دەبێت یاخود کێشەکە هەرماوە بەێ تەوان بەشێکدا کێشەکان وەکو باسم کرد چارەسەر دەبێتن ئەگەر باشە ڕێژەی یان کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی زیاد بکاتن حکمیەوەی کەەوە ئینتاج زیاد دەبێتەوە وەکو ئاگادارن یانیت ئەو سەرچاوانەی کە ئاو دابین دەکەن بۆ هاوڵاتیان چ پرۆژەکانن کە ئاوی زێ وەردەگرن چ بیرەکانن هەر هەمووی پێویستی بە کارەبایە و زیاتر لە 1270 بیر 280 بیر لە ناو شاری هەولێر و دەوروبەری بیر هەیە و ئەو بیرانە هەرگشتی پێویستی بە کارەبایە ڕاستە بەشێکیان دوو سەرچاوی کارەبایەیە بەشێکیان ئێستاکەوە وەکو حکوومەت و تقریبا نێژی 250 بیریش دەکرێتە سەر کارەبای مۆلدە ئەهلیەکان بۆ ماوەی 4 مانگ تا 5 مانگ بۆ پڕکردنەوەی ئەو کەمبوونەوەی ڕێژەی پێدانی کارەبای نیشتیمانی و تاکو ئەو تاکو ئاستی دابینکردنی ئاو زیاد بکرێتەوە بەڵام بەدڵنیاییەوە کێشە سەرچەکە لەو ماوەیە کارەبا بووە و ئەگەر ڕێژەی پێدانی کاتژمێرەکانی کارەبا زیاد بکاتەوە ئینتاج زیاد دەبێتن بەوەش بەشێک لە کێشەکان حەڵ دەبێتن بابەتی دووەم دابەزینی بەردەوامی ئاستی ئاوی ژێرزەویە کە ئەوەش بەڕاستی گرفتێکی زۆری دروست کردووە بە تایبەتی لە حوزی شاری هەولێر و دەوروبەریشی و لەو شوێنانی کەوا لەسەر سەرچاوەکانیان یان سەرچاوی ئاویان بیرەکانە بابەتی سێم تەڵەبێکی زۆر لەسەر ئاو هەیە بە حکومی ئەوەی کەوا داخلی وەرزی هاوین دەبین و پلەکانی گەرما بەرز دەبێتەوە و ژمارەیەکی زۆر باخچە هەیە و سەرفکردنی ئاو لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە بە شێوەیەکی هەڕەمەچی وای کردووەکەوە قەیرانەکە بەڕاستی بە زۆرە زۆرەکان کوڵتر بێتەوە لە شوێنانی بە تایبەتی کە دابینکردنی ئاو لە سەرچاوی بیرەکانە باشە ئەنی ئەو ناوچانەی لە شاری هەولێر کە تووشی کەمی ئاو بنەوە کەمی ڕێژێ ئاو بنێتەوە زیاتر دەکەوتە کام لای هەولێرەوە گەڕەکەکان کوێن هەموو بەتەنیژیەکەون یاخود جیاوازە هەریەکەون لە ناوچەیەەکە دەتوانین برێن شوێنانێکەوە تەختەی پرۆژەکانی ئیفرازیەک و دووسێ هەیە کەمترین کێشە و گرفتیان هەیە ئەو شوێنانێکەوە تەنها بیرە ئاویان بۆ دابین دەکاتن بە تایبەتی ڕۆژهەڵات و باکووری شاری هەولێر بە تەحدیدی ئەگەر باسی ئەوەی کەین دەرەوەی بازنەی 120 زیاتر کێشە و گرفتەکان لە شوێنانەیە ئەو شوێنانە لە شاری هەولێر پێشتر وەکو پلانێک وا بڕیار بکەوە پرۆژەی ئاوی هەولێر 4 دروست بکرێتن کە لە 2015ەوە عقدێکرا لە کۆمپانیایەکی بەریتانی بەڵام تاکو ئێستا کە نەچوویتە بواری جێبەجێکردنەوە بە تەوابوونی ئەو پرۆژەیە تەختیەی کاملی نێوان هەرد و شەقامی 120 و 150 دەکرێتن و ئەو شوێنانی دەکەونە دەروی 150 بەشێکیان تەختیە دەکاتن یعنی ئەوەی کە پێی دەرێن پشتێنەی سەوزی شاری هەولێر ناو ئەو پشتێنەی سەوزا بە کاملی تەختیەی شوێنی ئیفراتسار دەبیتن باشە کاگاری دەکرێت بڵین مەترسی هەیە بە تایبەتی لەم هاوینەدا کە کەمی ئاو ئەنی کێشە بۆ هاوڵاتیان و دانیشتوانان دروست بکات چاوەڕێ ئەوە دەکرێت لەگەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما و تایبەتی لە هاوین لە زۆر شوێن کێشەمان دەبیتن
کێشەکانیش لەوانەیە شەر نیە، ینی تەنها بابەتی دابینکردنی کارەبا بیتن یان تەڵەبی زۆر بیتن، هەندێک لەوانەیە گرفتی تەکنیکی هەبیتن، شکانێک بیتن لە بیرەکان یان لە تۆڕەکان. بۆیە بە بەردەوام تیمەکانی چاکردنەوە لە هەر چار دەبڕێوەبەرایەتی ئاو نەک مەسەلەی شکان کاگاری لەسەر ئەو وەزعی کە ئێستا هەیە، ئەمە دەبێتە مەترسیەک لەوەی یاخودەوە شتێکی کاتی و زوو چارەسەر دەبێت. بەڵێ بەشێکیان چارەسەر دەبێتن، بەس بەشێکیان لەوانەیە پێویستی بەوەی بیتن کەەوە چارەسەری گرفتەکەی بە شێوەیەکی هەمیشەی بۆ بکرێتن. وەکو شاری هەولێر باسکەین ئەو 1240 بیرە یان 1270 بیرێ کە ئێستا کە هەیە بەڕاستی پێویستە شاری هەولێر پێویستی بە پرۆژەیەەکە کە تەختیەی یان جێگرەوەی ئەو هەموو بیرە بکاتن، چونکە بەکارخستنی پرۆژەکان و بەردەستی پرۆژەکان زیاترە لە بیرەکان. باشەکەواتە هیچ پلانێک لە ئارادا هەیە بۆ ئەوەی ڕێژێ ئاو لە هەولێر زیاد بکات؟ بەڵێ ئەوەی کە کراوە تاکو ئێستا کە وەکو پلان لەسەر دوو ئاست بەڕاستی کارێزەکرایە، یەکەشان ئەوانی هەنووکەیە و کورتخایەنە، ئەویش بە دابینکردنی بودجەیە بۆ لێدانی ژمارەیەشکە بیر و لێدانەوەی ئەوانەی کەوا وشک بووینە بە قوڵی زیاتر، دابینکردنی کەلوپەلی چاکردنەوە، بەکرێگرتنی تانکەر بۆ ئەو شوێنانێکەوە ئەگەر کێشە و گرفتێکی کاتی هەبوو بتان تەختیە بکەن. بابەتی هۆشارکردنەوەی هاوڵاتیانیش بە شێوەیەکی بەردەوام ئەو کارە دەکرێتن و بەستانی پێوەریش کە بە پەرەلێ لەگەر ئەو پرۆسەی دەڕواتن. پلانی درێژخایەن و هەمیشەیی بۆ ئەو بابەتە ئەویش دروستکردنی پرۆژەی ئاوی هەودێرچاریان پرۆژەی ئاوی ئیفراستار کە وەکو باسم کرد تەختیەی تەواوی ئەو ناوچانە دەکاتن کە دەکەونە ناو پشدێنەی سەوزی شاری هەولێر. بەڵێ ڕێز ئاری ئەحمەد قادر بەڕێوەبەری گشتی ئاو ئاوڕۆی هەرێمی کوردستان، زۆر سوپاس ماندوومان کردیت.